جارێکی تر سڵاو لە پاش ناوبڕەکەوە ئێمە بەرداوامین لە بەرنامەکەمان لەسەر هەستی ئێمە خۆشەویستی ئێمە بەرامبەر بە خاوەن پێداویستی تایبەت و یاخود کەمەندامان لەگەڵمان نابن. پرسیاری دۆمان کە ئاڕاستی هاوڵاتیانەکەین سەبارەت بەوەیە کە ئایا تۆ هەرگیز بیری لەوە کردوتەوە ڕۆژێک لە ڕۆژان خۆشەویستی لەگەڵ کەسێکا بکەی کە کەمە ئەندام بێت و ژیانی هاوسەرگیری لەگەڵا پێک بێنیت یان ئەوە تا ئێمە زۆر جار لە توان و لە قسەکردنی خەڵکە ترسین ئەڵین کەسێکی ساغ بۆ زەواجەکات یاخود ژیانی هاوسەرگیری لەگەڵ کەسێکی کەمەندامە بەدەستێنێت و ژیانی هاوسەرگیری لەگەڵا بەڕێکات. هەڵبەت من بیستومە کە ئەو کەسانی کە کەمەندامن بە شێوەیەک خۆیان ڕێگە بە خۆیان نایەن لەگەڵ کەسێکی ئاساییە و بێکێشەیە زەواج بکەن، بەڵام بەگشتی بەڕای من ئەکرێت کە ئەو جیاوازیە نەبێت ئینسان لە دڵەوە کەسێک هەڵبژێرێ. زۆر ئاسایە ئەگەر ئەو کەسە بگونجە لەگەڵتا تەبعیان بگونجێ زۆر ئاسایە. ئێمە هەمان ئەڵین زۆر ئاسایی لەگەڵ کەمەندامێکا بژین بەڵام نەمان بینی مەسەن ڕۆژە ڕۆژان کچێکی جوان باشە یان کوڕێکی جوان لەگەڵ کەسێکا بژی کە کەمەندامە. هەشە بۆ نبینی هەیە کەمەندامی شەو و خێزانەکەشی جوانە. ئەم ئینسانە ئەم هاوسەری تۆ ئەگەر کەمەندام بووە زەواجی لەگەڵا کرد زۆر احتیادی بوو ئەگەر مهمەوەی شخصیاتی بەدڵ بواە تا چەندێک کوڕێک کچێک کە کەمەندام نەبێت هەموو جەستی ساق بێت ئامەدی ئەوەی تیا هەیە کە لەگەڵ کەسێکی کەمەندامە بژی و زەواج کا خۆشەویستی بکە. زۆر عادیە من خۆم بەش بە حاڵی خۆم یەکێکم لەوانە بە خۆشەویستیشەوە زۆر بە ئارامیشەوە خۆشبەختم بەوەی کە بتوانم بەرامبەرەکەم دڵخۆشکەم ئەو بەدەست خۆی نییە کە چی لێ هاتووە جا من بتوانم دڵخۆشی ئەو بکەم من خۆم بەش بە حاڵی خۆم زۆر خۆشبەختم ئەشتوانی زۆر ئاساییە. تۆ خێزانەکە دووتی کەمەندامە؟ بەڵێ. تا چەندێک مەسەن هەستەکەی ئەمە بەزەیە یاخود ڕێزگرتنە؟ نا ڕێزگرتنەوەی چی لە من کەمتر نییە باکسەوە هەر پێشەوە دیارینێکە کەمەندام ئەتوانێت کاری ڕۆژانی خۆی بکە مناڵی بەخێوکە سەربەرزانە بژی زۆر عادیە بەڵام لەوانەیە ڕەنگە ئەمە بۆ کەسێکی کە فەرق بکە کەسێککە زۆرتر کەمەندامێ بەڵام زۆر عادیە ئینسانە توانێت ئینسانی ساخ ئەوە تۆ ڕێزە حرمەتە هەموو شتەکانەکە بەرامبەرەکە دەی بەرامبەرەکە دڵخۆشەکەی مرۆڤێک دڵخۆشەکەی. ینی تۆ لەبەری کە نسبی کەمەندامێکی ڕێژی کەمەندامێکی کەمە بۆیە خواستوتە ئەگە زیاتر بواە هەردوو چاویشی کوێر بە مەناعەتم نیە 20 ساڵ لە کۆڵی کەم کێشە نییە گرنگەوەی خوا پێی خۆشە عەبدەکانیمان خۆش بێت چکە ئەو لەسەر خۆشەویستی عەبدەکانێتی. زەواج کردووە؟ بەڵێ دوو مناڵیشمێ. ئەو کەسی کە زەواج لەگەڵا کردووە کەمەندامە یاخودەوە تا کەسێکی ئاسایی؟ وەڵا کەمەندامە بەس کەمەندامەکەی زۆر کەمترە لە چاو ڕێژەی کەمەندامەکەی منە. ئەی مەسەلەن نەوتوانیوە کەسێک دۆزیتەوە لە ژیان تا بۆ کەمەندام نەبێت و یا خۆت حەزت کردو مەسەن ئەو کەسەش یەکسان بێت بە تۆ مەسەن لە وەکو جەستە. ئەزانی کاکارەوە مەسەلەی زەواج مەسەلەیەکی دوور و درێژ و زۆر تایبەتە بۆ نمونە من لەگەڵ زۆر کەسی ساغمان هەیە کە شووی کرۆ بە کەمەندام و زۆر کەمەندامیشمانەیە شووی کرۆ بە کەسی ناکەمەندام بەڵام ڕەنگە لە لەحزەیەکە ئەگەر تۆ پێ و کەسێک ساغ بێت بیهێنی ژیانی هاوسەری لەگەڵ پێیادا بکەی جۆرێک لە جۆرەکان لە یەک لەحزای بیاتەوە بە چاوتا کە من ساغێکم کەمەندام نیم تۆ کەمەندامی یا جۆرێک لە جۆرەکان ئینتیباعێکی خراپ دروست بێ لەلایەن خەڵکەوە ئەم کەمەندامە ئەم کەسە ساغە چۆن شووی پێ کردووە یا توانجیە یا هەنێ جار لێت ناشارمە یعنی کەمەندامێک کاتچێتە داوای کچێک بڕوا بکە ئیتر ڕەنگە ئەو تایافێ هەمووی ناڕازی بن چۆن تۆ شۆکەی بە کەمەندامێک بۆ تۆ چیتە خراپی نازام ناشرینی نابێ و چۆن ئەبێ شیوە لە کاتێکە ئەمانە هەمووی کۆمەڵێ وشەی لە کۆمەلگای ئێمەیان کە بەڕاستی بێزرا و ناشبێوا بێت لەو لەحزانە ئینسان هەستەکە کەمەندامە. سەن خۆم هاوسەری خۆم هەیە بەڵام ئەگەر واژبێ قەیچێکانی من کەیکێکم خۆش بێ ینی بەدڵ خۆشم بێ زۆر ئاسایە ئەگەر کەمەندامیش بێ ئەی خەمە سەرم. بیر لەوە کردووە مەسەن لە ژیان تا بیر لەوە کردووە گەر من کەسێکی کەمەندام بە توشمەوە یان مەسەن هات ڕێککەوتوانە من زەواجی لەگەڵاکەم یان بیری لێ نەکردوێتەوە؟ وەڵای ڕاستی بە بیرم لێ نەکردوێتەوە. قەت بیرم لێ نەکردوێتەوە زۆر ئاساییە قەچێکە من ژیانی ئاساییەکانە پێک دێنم. کەمەندامیش باڵێ قەچێکە زۆر ئاسایی. قەت بیری لەوە کردوێتەوە لەگەڵ کەسێکە زەواج بکەیت ژیانی هاوسەرگیری پێکبێنی یان خۆش بێت کەمەندام بێت؟ ناوەکو بیرکردنەوە ئەگەر کەسێک کاتە ژیان تۆ کەمەندام بێت تا چەندێک ئامادەی وتیایە ژیانی هاوسەرگیری پێکبێنی لەگەڵە؟ والله نازانم
نازانی نا چونکە ڕەنگە ڕازی نەبیت نا مەسەلە ڕازی بوونەکی ئەڵێ خوڵانە خۆم حەسکەم خێزانەکەم نەتوانم وانە خێزانەکەت نەیە خێزانەکەم بیری لەوە نەکردوێتەوە بڵی کەسێکی کەمەندان بێتە ژیانمەوە مزاواجی لەگەڵاکەم یان بیری لێ کردوێتەوە قەت بیرم لێ نەکردێتەوە بۆ قەت بیری لێ کردوێتەوە نازانم ئەی بیری لەوە کردوێتەوە کە زاواجکەوانە بەتەکید ئەی باش بۆ بیری لەوە نەکردوێت کەسێکی کەمەندان بێتە ژیانتەوە قەت بیرم لێ نەکردێتەوە لە بڕی ئەو شتە لە مشکمانە بوو یعنی ئامادی وتیانی ڕۆژ ڕۆژان لەگەڵ کەسێکی کەمەندان ئازاوسکی خۆی شتەکە ئاساییە بەڵام قەت بیرم لێ نەکرێتەوە بڕاش ناکەم قەزاوشکە بە کەسێکیەوە کاسدیق ژیانی هاوسەرگیری پێگەناوە ناوەڵا بۆچی وەڵایی ئیتر تااقەتم نەبوو ئەی کەس پێی وتی مەسەن تۆم خۆشێت ناوەڵا کەس پێی نەوتو ئەی منیش توانم پرسیاری ئەگەر من خۆم کەمەندامم کەسێکی وا ئەتوانێت ژیان بەرە لەسەر لەگەڵ منە تۆ شاعری بیری لەوە کردوێتەوە کەم ئەندام بێتە ژیانمەوە بەڵێ قەت بیری لەوە کردوێتەوە مەسەن کەمەندان بێتە ژیانتەوە و شعریشی وە دابنی تۆ شاعری مەسەن چۆن بیری لەوە آخر با قسێ بۆ کەمیستا تایسە بیرم لەوە نەکرێتەوە بەس من دایم کەمەندامەکان لای من زۆر ئازیز و بەڕێزن ئەی چۆن بیری لێ نەکردوێت ئێمە هەمانڵی زۆر ئازیز بەڕێز مەڵام بیرمان لەوە نەکردوێتەوە و ناوێرین بیری لەوە ناوێرین نییە ناوێرین نییە احتماڵی نەهات بێتە سەر ڕێگەی من احتمالی هەیە بیرکردنەوەی خۆت هەڵێم بیرکردنەوەی خۆم ئەوە بە بیرکردنەوەکە کراوە گەر هاتە سەر ڕێگەی من ئەو کاتە توانم بڕیاری لەسەر بدەم بەڵام بیری لێ نەکردوێتەوە نا نا بۆچی نا بۆ چونکە خۆت ئێستا پێشتر قسێکی جوانە کرد لەبەر توانجی خەڵک یەکسەر گاڵتەی و پێکەم بۆچی شوت کردو بۆ هەتا ئەگەر بە من هینێکم ئەگەر پێشتر علاقەم هەبوو بێ لەگەڵیا بە تەکید ئەگەر دەستێک و قاچێکی شینەوە بڵێ خۆشەویستیمە بووە لەگەڵی بە تەکید زەواجم لەگەڵە کرد بەڵام لە دوێ ئێستاکە چەندێکە زەواجمان کرد ئەگەر ئێستا تووشی ئەو حاڵەتە بێ هەتا ئەو دقی ئەمرمەتا و دقی منم زۆر بە خزمەتێکی جوانی شێکم بۆچی ئێمە کەسمان هەمووان ئەڵین پێویستە کەمەندام ڕێزی لێ بژیرێت پێویستە خۆشمان بوێن کاتێکیشکێتە سەر مەسەری ژیان تێگەی ئەڵین ئینسان وایە تۆ ناتوانێت واقعی سروشتی حساب بگۆڕی ئینسان وایە تۆ خۆ دەتوانێت ئێستا کەسێک بێنی تۆ خۆ دەتوانی کەسێک بێنی کەمەندام ئەگەر من زەواجم نەکردایە ئێستا لەبەری کە ژیانی هاوسەرگیریم پێکەیناوە بۆ نمونە هەموو جارێکیش بیرم لەوە کردبەوە ئەگەر ڕۆژە ڕۆژان من بیرم لێ کردەوە کەسێکی کەمەندان بێتە ژیانی منەوە بۆ پەڕیشانازیەوە من خۆشمەوێت و شانازی زۆر جاریش بیرم لێ کردەوە ئەموو کەسێک ئەگە کەمەندان بێت ئەبێت چۆن خۆش بێت زۆریشم خۆشەویست ئەمە بەبێی کە تەلەڤیزیۆن بێت و پێشەوە وێنەی منەگرێت ئاخر دۆیستا تۆ خۆ زەواجی کردووە توان ئەزانی واقعەن وانە بەڵام ئەگەر بێتە سەروی کە زەواج نەکرا ئەگەر بەس سەری بمێنێ ئەو کەسەی من کە زەواجم لەگەڵا کردووە من هەر خۆشمێت جوانە شتێکی سەیرە و جێی گومانە لەوەی کە ئێمە کاتێک کە قساکەین سەبارە بە هەر بابەتێک بۆ نمونە بەرامبەر بەم بابەتە کە ئەڵین ئایا تۆ بیری لەوە کردوێتەوە کە ڕۆژە ڕۆژان خۆشەویستی لەگەڵ کەسێکا بکەی کەمەندان بێت هەندێک لە بۆچوونەکان پیان وابوو بیریان لەوە نەکردوێتەوە یاخود ئەگەر بیریش لێکەنەوە ئەوە سبینێ لەبەر توانجی خەڵکو و لەبەر قسەکردنی کەس و کار ئەترسن بۆیە بیر لەوە ناکەنەوە ئەشێت ئێمە زۆر جار تەنها بە قسەکردن هەستمان هەبێت بەڵام لە کردارە ڕەنگە ئەم قسانە نەبنە کردار و نەبنەوەی کە مامەڵەیان لەگەڵا بکرێت ئێمە ئەخوازین بۆ گشت کەمەندامان ئاوڕێشیان لێ بیرێتەوە داخوازەکانیان کە هەیان بوو جێبەجێ بکرێت و بیریش دەوە بکەینەوە ڕۆژ لە ڕۆژان ئێمە خۆمان ڕەنگە لە جەستەمانە کەم ئەندام بین یاخود ئەندامێکی جەستەمان لە دەست بین بۆیە ئەڵین ئێمە زۆر جار تەقدیر و ڕێز لە پەنجەیەک ناگرین کە خوا بە ئێمەی بەخشیوە و زۆر جار بە ئیمالیەوە سەیریەکەین بەڵام کەمەندامبوونیش هەستێکە یاخود بوونەوەرێکە لەسەر ئەم زەویە ئەژی مرۆڤێکی ئاساییە ئێمە خۆشمانەوێن ڕێزمان هەیە بۆتان تا بەرنامەی داهاتوو بەخواتان ئەسپێرین کاتێکی شاد یەکتری بین و خواتان لەگەڵ